يعني هیچ ڕۆژێک نییە جەڵدەی مێشک نێتە نەخۆشخانەی شارە و ئەمانە پێویستیان بە چارەسەرێ بە دەرمان پێویستیان بە قەستەرە هەیە پێویستیان بە چاودێری چڕ هەیە ئێمە زۆر جار بەهۆی نەبوونی چاودێری چڕەوە بەڕاستی ئەرکێکی زۆرمان لەسەر دروست بۆلەوە چێ خۆتان هاوڵاتیان ئێستا ئاگادار بن چەندین جار تەلەفۆن بۆ ئێمەکەن کە کەسێک جەڵدەی مێشک لێ یا شوێن نییە لە نەخۆشخانەی شار خێزانەکە خێزانێکی کەم دەرامەتن ئەبێ بچنە نەخۆشخانەیەکی تایبەت ناتوانن ڕۆژی شەوی 2 ملیۆن بن بەڕاستی ئەمە یعنی ژیانی ئێمەی زۆر زەحمەت کردووە دائیمەن قەلەقین لەسەر ئەم بابەتە و نەخۆشیەکانی مێشک هیەوەن کە گرنگیان پێ بدەین و پێویستیان بەوە هەیە کە حکوومەتی هێرێم بەڕاستی بە چاوێکی ورتر سەیریان بکە چونکە بەڕاستی ئەو هاوڵاتیانەی کە تووشی کەمەندامیە بن دوایەوەش بن بە ئەرک بەسەر خێزانەکانیەوە بەسەر حکوومەتیشەوە بەڕاستی لەبەرەوە زۆر گرنگە کە زانیاری هەبێت لەسەر جەڵدەی مێشک و نەخۆشیەکانی مێشک بە شێوەیەکی گشتی